بەڕێزان سەبارەت بە ئامادەکاریەکان بۆ پێشوازیکردن لە ساڵی نوێی زاینی بۆ ئەم مەبەستە گفتوگۆ لەگەڵ بەڕێز ئیبراهیم عەبدولمەجید بەڕێوەبەری ڕاگەیاندن و پەیوەندیەکان لە دەستەی گەشت و گوزار دەکەین بەڕێزیان لای ئێمە میوانە بەخێربێی کاک ئیبراهیم. زۆر سپاس. ئامادەکاریەکانتان چین بۆ پێشوازیکردن لە سەری ساڵی تازە؟ بەڵێ دیارە ئەم ساڵەکەش وەکو ساڵانی ڕابردوو لە تەواوی بازگەکان و دەواازە سنووریە نێودەوڵەتەکان کراوە دەبن بەڕووی هاتنە ناوەی گەشتیاران لە دەستەی گەشت و گوزار ئێمە لە ڕێگەی بەڕێبەراتە گشتەکانمان هەماهەنگی تەواومان کردووە لەگەڵ پۆلیس و هێزەکانی ناوخۆ و ئاسایشی بازگەکان بۆ ئەوەی بە شێوەیەکی شارستانیانە پێشوازی لە گەشتیاران بکرێت وارووا بۆ ڕەخساندنی بارودۆخ و کەشێکی لە بار و گونجاو بۆ گەشتیاران تیمەکانی ئێمە ئامادەجیان دەبێت لە بازگەکان بۆ ئەوەی بە شیرینی بە خێرهاتنی لە گەشتیاران کەن هەروها ڕێنمایی گەشتیاریان پێ بدەن بڕوشەر و نەخشە و ڕێبەری گەشتیاری بە گەشتیاران دەرو هەروها ژمارە تەلەفۆنی تایبەت ئامادەکراوە بۆ گروپاتی گەشتیاری بۆ ئەوی خوانەخواستە ئەگەر لە کاتی هاتن ناوین بۆ هەرێمی کوردستان تووشی هەر کێشە و گیر و گرفتێکن بتوانن پەیوەندی بکەن و ئێمە کێشەکانیان بۆ چارەسەر بکەین لەسەر ئاستی ناو شارەکان و شارۆچکەکان تیمەکانی ئێمە سەردانی بنکە و شوێنە گەشتیارەکانەکەن مەبەستی بە دواداچون و پشکنین و بە تایبەتی ئەو بنکە گەشتیارانەی کە بۆ شەوی سەری ساڵ ئاهەنگیان تێدا ئەنجام بدرێت ئەمە شەمی لە پێناوی ئەوەیە کە ئێمە دڵنیابینەوە لەوەی کە ئەو خزمەت گوزاریانی پێشکەش بە گەشتیار دەکرێن لە ڕووی کوالیتیەوە لە ئاستێکی بەرزدان و هەروەها بۆ ئەم ساڵەکەش لە ناو شارەکان سنتەری زانیاری گەشتیاریمان دەبێت بۆ گەشتیاران گەشتیار دەتوانێت بچێتە ئەوێ هەر زانیارێکی پێویست بێ وەری بگرێت و هەروەها بڵاوکراوەی گەشتیاریشی پێدەدرێت بۆ ئەم ساڵەکە هێڵی گەرمیش هەیە لە سەرجەم شارەکان لە سەرجەم بەڕێوەبەراتە گشتەکانمان هێڵێک ئامادەکراوە بۆ ئەوەی هەر گەشتیارێک لە هەر کاتێکدا توشتی هەر ئاستەنگ و بربەستێک بوو بتوانانی پەیوەندی بکە و ئێمەش کێشەکانیان بۆ چارەسەوەی تەبەن هەموو ئەو ئامادەکاریانش ئاماجەکەی ئێمە لەوەدا ئەوەیە کە بتوانین زیاتر سەرنجی گەشتیاران بۆ هەرێمی کوردستان ڕابچێتون ژمارەیان ساڵە دوای ساڵ زیاد باشە باست کرد کە جگەل لە هەموو پێویستیانی کە دیکە جیرانەوە بەر بۆ گەشتیاران ڕێبەریش هەیە باڵێ بێگو ینی بۆ گەشتیاران هەر ئەوانەی کە بە گروپ دێنیان بە تاکە کەسیش ڕێبەریان بۆ دابین دەکەن چۆنی ئەمە مەبەست لە ڕێبەرە خۆی دوو جۆر ڕێبەرمان خۆی ڕابری گەشتیاریمان هەیە کە ئەمە ڕێبەرێکی مرۆییە کە لەگەڵ گروپاتی گەشتیاری دەبێت ئەوەی من باسم کرد زیاتر بڵاوکراوەی گەشتیاری ڕێبەری گەشتیاری بەڵام سەبارەت بۆی کە بەڕێز ئاماژەی پێدەی لە ئێستادا لەم نزیکانە ڕێنمایی ڕێبەری گەشتیاری دەرچووە بۆ لەمە و دواییتر هەر گروپێکی گەشتیاری کە لە دەرەوەی عێراقیان ناوەی عێراقیش بێ بۆ هەرێمی کوردستان لە ڕێگەی ڕێبەرێکی گەشتیاری کورد ڕێنمایی ئەو گەشتیارانە دەکەن و دەبرێن بۆ ئەو شوێنە گەشتیاریانەی کە ئێمە مەبەستمانە سنتەری زانیاریەکەش بۆ ئەم ساڵە مەشتێکی ئەمیان چۆنێکە زیاتر قسەی لە سنتەری زانیارکە لە ناو شارەکان هەن شوێنێکە دابین کراوە بۆ ئەوەی گەشتیاران کە ئەگەر پێویستیان بە زانیاریەکە بێ لەسەر شوێنێکی گەشتیاریان ئەگەر تەنانەت گلەیەشیان هەبێ دەتوانن بچین بۆ ئەو سنتەرانە زانیاری تەواو وەردەگرن هەم لەسەر شوێنە گەشتیارەکان و هەمیش ئەگەر گرفت و ئاستەنگێکیان هەبێ بۆیان چارەسەر بکرێتن لەوە باشە ئەی سەبارەت بەو پێشبینیەکانتان پێتان وایە ئەم ساڵ چەند ژمارەی گەشتیار ڕوو لە هەرێمی کوردستان دەکات مقارنەکردن لەگەڵ ساڵانی پێش و هیچ پێشبینیەکتان هەیە سەبارەت بەمە؟ بەڵخۆی ئێمە لە ساڵی ڕابردوو لە تەواوی ساڵەکە لە 2021 ژمارەی گەشتیارەمان بریتی بوو لە 4,189,000 گەشتیار پلانەکانی ئێمە بۆ 2022 بریتی بوو لە زیادکردنی ئەو ڕێژەی 2021 بە ڕێژەی 150 واتە ئامانجی ئێمە لە 2022 بریتی بوو لە هێنانی 6 ملیۆن گەشتیار بۆ هەرێمی کوردستان لە 7 مانجی یەکەمی ئەم ساڵەکەدا ژمارەکە نزیک بوو لە 4 ملیۆن بە دیاریکراوی 3,799,000 گەشتیار بوون و بەپێی ئەو داتا و ئامارانی لە ئێستادا لە بەردەستی ئێمە و دیراست دەکرێت لەلایەن بەڕێوەبەرایەتی پلان و ئامار لای خۆمانەوە خۆشبەختانە ئاماژەکان بۆ ئاراستەیەن کە ئێمە بۆ ئەم ساڵەکە توانیمانە بگەین بە ئاماجەکەی خۆمان ڕنگ بێ بە زیادیشە باشە ئەمە تەنیا ینی هی عراقە یاخودی دەرەوەی عراقیش ئەم گەشتیارانی کە هاتون ئەم ڕێژەیە بەڵێ خۆی 185 ئەو گەشتیارانەی کە دێن بۆ هەرێمی کوردستان ئەوانن کە لە شارەکانی باشوور و ناوەڕاستی عراق دێن بۆ هەرێمی کوردستان ئەوەی تری دەمێنێتەوە 115 هەندێک جار دەگە بە 118 ئەو گەشتیارانن کە لە دەرەوەی عێراق دێن ئێمە پلانێکی 8 ساڵەمان هەیە یەکێک لە ئاماجەکانی ئێمە لە پلانی 8 ساڵی گەشت و گوزار بریتە لە زیادکردنی ژمارەی گەشتیارانی بیانیش یعنی لە پاڵ زیادکردنی ئەو ژمارەی گەشتیارانێکە لە ناوخۆی عێراقەوە دێن ئامانجی ئێمە ئەوەیە کە گەشتیارانی بیانی ژمارەکان ساڵ بەسەر زیاد بکەین لە هەرێمی کوردستان لەبەر ئەو گرنگجیەی کە هەیەە بەڕاستی لەسەر لایەنی ئابووری هەرێمی کوردستان باشە بە دیاریکراوی لە ڕۆژی یەک پلانەکانتان چییە خۆ دەزانانی لەم ڕۆژەدا گەشتیارێکی زۆر ڕوو لە هەرێمی کوردستان دەکات بۆ ئەم ڕۆژە یەک مەبەستمە پلانتان چییە بەرنامەتان چییە
چۆن کارتان کردو ئامادەکاریەکانتان چۆنە بۆم ئەڵێ خۆی ئامادەکارەکانی ئێمە کە پشوەکانی سەری ساڵ لای ئێمە لە 25 مانگەوە دەست پێەکە تا 3 ڕۆژیش دوای یەکیەک لە ئێستا ئێمە دەستمان بە ئامادەکاری کردەوە لەمڕۆوە گەشتیاران دەستیان کردو بە هاتنە ناوە بۆ هەرێمی کوردستان و بە تایبەت بۆ شەوی سەری ساڵ کە 31 مانگەکە لە سەرجەم شار و شارچکانی هەرێمی کوردستان تەبان لە ڕێگەی کەرتی تایبەتەوە ئاهەنگ و بۆنەی تایبەت ئەنجام دەدرێت بە مەبەستی ئەوەی کە ئەو گەشتیارانەی ڕوو لە هەرێمی کوردستانەکەن پشوەکانە لێرە بەسەر بن کاتێکی خۆش بەسەر بن ئاهەنگە چاڵاکیەکانی ئێمە لە ڕێگەی کەرتی تایبەتەوە دەبێت بۆ ئەم ساڵ زۆر باشە شوێنی تایبەت دیاریکراوە کە شوێنەکان شوێن ئەوانەی کە ئاهەنگی لێ دەکرێت چاڵاکی لێ ئەنجام دەدرێت هەندێک شوێنی گشتی هەن کە لە ڕێگەی بەڕێوەبەراتی گشتەکانمانەوە بە هەماهەنگی لەگەڵ ئیدارەی خۆجەی شارەکان بۆ منە ڕازێنراون وەک ئەو راپۆرتێکە بینیمان لە زاخۆ لە شارەکانی تریش بە هەماشی ئەو زۆرە چاڵاشیامان هەن بەڵام ئەوەی تر کەرتی تایبەت ئەنجام دێ بۆن منە هۆتێلە هۆڵەکانی ئاهەنگژێرانن کۆمەڵگە گەشتیاریەکانن ئەوان ئاهەنگی خێزانی گەشتیاری ئەنجام چاڵاشێکی تایبەتی بەرفراوان هەیە چاڵاکی بەرفراوانەکان و گوتم بۆ ئەم ساڵەکە ئێمە هو گەشت و گوزار خۆمان هیچ چاڵاکێک ئەنجام نادەین ئەوەی هەیە زیاتر لە ڕێگەی کەرتی تایبەتەوەیە بە هەماهەنگی لەگەڵ ئێمە بۆ ئەم چەند ڕۆژە ڕۆژوەکانی پشوو ینی پێشبینی دەکەن نزیکەی چەند گەشتیار بگات ینی ئەو گەشتیارانی کە تایبەتن بۆ سەری ساڵ دێن تا ئێستا گوتت ئەمڕۆ هاتوون ئەگەر ئامارەکە لابێت بۆ ئەمڕۆ چەند هاتوون و پێشبینی دەکەن ینی لەم چەند ڕۆژە پشووەدا چەند گەشتیار ڕۆ لە هەرێمی کوردستان بکات لە ڕاستیدا لە ئێستا قورسە ئێمە ژمارەیەکی بڵێن لەبەرەوەی هێشتا ئەمڕۆ یەکەم ڕۆژی ئەو بکە گەشتیار دەستیان کرد بە هاتنە ناوە عادەتەن ئێمە دوای کۆتایی هاتنی ئەو بۆنانە چ بۆنە جێژنەکانە یاخود سەری ساڵە چەند ڕۆژێک دوای ئەوە لە کۆنگرێکی ڕۆژنامەوانی وردەکاری تەواوی ئامارەکان ڕاگەنین پێمان وایە کە سەدان هەزار گەشتیار دێن بۆ هەرێمی کوردستان و ژمارەکەش بە بەراورد بە ساڵانی ڕابردوو زۆر زیاتر دەبێت ئەویش بەهۆی ئەو پلانانەی ئێمەوەیە کە پێمان وایە دوجار لە خزمەتی زیادکردنی ڕێژەی گەشتیارانە بۆ هەرێمی کوردستان بەڕێز ئیبراهیم عەبدولمەجید بەڕێوەبەری ڕاگەیاندن و پەیوەندیەکان لە دەستەی گەشت و گوزار زۆر سپاس بۆ تۆ ماندوومان کردیت زۆر سپاس بۆ ئێوەی بەڕێز